مەترسی هەڵگیرسانی شەڕەکی وێرانگەر لە ناوچەی ڕۆژهەڵاتی نێوەڕاست. دەوڵەتی ئیسرائیل لە تازەترین ماجەراجوویی خۆیدا بە تیرۆرکردنی ئیسماعیل هەنیا ڕێبەری باڵی سیاسی حەماس لە نێو جەرگەی تاران و لە ناخی زیاتربوونی گرژی لەگەڵ حیزبوڵڵای لوبناندا جارێکی تر مەترسی هەڵگیرسانی شەڕێکی وێرانگەری لە ناوچەی ڕۆژهەڵاتی نێوەڕاست زیاتر کردووە. دەوڵەتی ئیسرائیل کات و شوێنی ئەم تیرۆرەی بەرنامە بۆ داڕژرا و ئاگاهانە هەڵبژاردووە و لە حاڵێکدا کە دەیتوانی ئەو لە هەر شوێنێکی تر بکاتە ئامانج تارانی هەڵبژارد تا سوکایەتی بە بێتوانایی ئەمنیەتی و ئیتلاعاتی ئەم ڕژیمە بکات، توانایی خۆی بەڕووی کۆماری ئیسلامیدا بکێشێ و تەوەهومی قەدەر قودرەتی ئەو لە ناوچەکەدا بشکێنێ. هەڵبەت دەوڵەتی ئیسرائیل ئەم سیاسەتەی پێشترش لە ڕووداوی جۆراوجۆری وەک تێرۆرکردنی شارەزایانی ئەتۆمی ئێران، دزینی چەند تۆن پەروەندەی پەیوەندیدار بە چالاکیە هەستەییەکانی، تەقاتنەوەی دامەزراوەی وەک نەتەنز و هیتر بەڕێوە بردووە. بەڵام کوشتنی هەنیا کە میوانی کۆماری ئیسلامی لە مەراسمی دەست بەکاربوونی پزیشکیانی سەرۆک کۆماردا بوو لە گشت حاڵەتەکانی تر بۆ کۆماری ئیسلامی قورسترە، ڕووداوێک کە لە ڕوانگەی کۆماری ئیسلامیەوە دەتوانێت لەگەڵ کوشتنی قاسم سولەیمانی بەراورد بکرێت. لەو کاتەدا خامنەئی دەوڵەتی عێراقی لۆمە کرد بوو کە پارێزگاری لە میوانەکەی نەکردووە. دەوڵەتی ئیسرائیل کە لەلاکەوە پێی وایە کۆماری ئیسلامی توانایی بەرەو ڕووبوونەوەی ڕاستەوخۆ لە شەڕێکی بە تەواومانە و درێژماوە لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا لە خۆیدا نابینێ، بە سوکایەتی کردن بە دەستگای ئیتلاعاتی و ئەمنیەتیەکانی ڕژیم هەوڵەدات بە یارمەتی ئەمریکا زێدەخوازیەکانی لە ناوچەکەدا کۆنتڕۆڵ بکات و لە هەمان حاڵدا ئەم ڕژیمە لە بەرچاوی هێزە نیابەتیەکانی لە ناوچەکەدا بخات. بەڵام ڕاستیەکەیەوەیە کە ئەگەر بێت و کۆماری ئیسلامی ئەم پێگەی سوکایەتی پێکراوەی تەحمل نەکات، ئەگەری مەترسی ماجەراجووی یەک ناکرێت بە دوور بزانین. دەوڵەتی ئیسرائیل زیاتر لە 10 مانگە بە پەهباد و چەکی کۆمەڵکوژ باریکەی پڕجەمیەتی غەزە دەکێڵێ، ماڵێکی بەسەر پێوە نەهێشتوێتەوە، تا ئێستا نزیک بە 38,000 کەسی کوشتووە کە زیاتریان منداڵان و ژنان و پیاوانی بە ساڵاو چوو بوون. لەگەڵ هەموو ئەمانە ئەرتەشی جەنایەتکاری ئیسرائیل نەتەنیا نەیتوانی ئەوگاتە ئەمەنجە دیاریکراوەکانی بەڵکو لە بواری سیاسی و کۆمەڵایەتیەوە لەلایەن ڕایگشتی خەڵکی دنیا و تەنانەت ژمارەیەک لە دەوڵەتانی هاوپەیمانیشیەوە لەوانە هەندێک لە مەحفەلەکانی دەوڵەتی ئەمریکاوە کەوتوۆتە ژێرگوشار. لە ئاوا بارودۆخێکدا پەرەسەندنی شەڕ لە ئاستی ناوچەکەدا و یانلانی کەم پاراستنی فەزای جەنگی و ئاڵۆز لە ڕوانگەی دەستە ڕاستیە توندڕەوەکان و جەنایەتکارانی کۆبووە لە کابینە ئیسرائیلدا ڕێگا چارەیەک بۆ هاتنە دەر لەم بنبەستەی ئێستایان لە شەڕی غەزەدا کە وەک زەلکاوێک تێدا گیریان خواردووە چاو لێ دەکرێت. لەگەڵەوەشدا بەشێکی بەرچاو لە خەڵکی ئیسرائیل خوازیاری لاچوونی نەتانیاهۆ و هەڵبژاردنی گشتین. لەگەڵەوەشدا دوای لاچوونی نەتانیاهۆ ئەو سەبارەت بە پەروەندە قەبە قەزاییەکەی بە ئەگەری زۆرەوە ڕەوانەی زیندان دەکرێت. لەمڕۆوە سەرۆکوەزیری ئیسرائیل توندبوونەوەی فەزای جەنگی لە ناوچەکەدا و هەڵخڕاندنی کۆماری ئیسلامی و حیزبوڵڵای لوبنان لە خزمەت مانەوەی خۆی لە دەسەڵاتدا بەکاردێنێ. بە هەڵسەنگاندنی ئەم فاکتۆرە عینیانە دەکرێت بڵێن لەمڕۆدا ڕۆژهەڵاتی نێوەڕاست بۆتە بەرمیلێکی باڕوود کە ساد لەگەڵ سادەگەری تەقینەوەی هەیە و مەترسی کێشرانی هەنگاو بە هەنگاوی بەرەو شەڕێکی وێرانگەر جددی دەبێتەوە. بێجگەلەوەی کە دەوڵەتی ئەمریکا تا چڕادەیەک مایل بە ڕوودانی وەها شەڕێک بێت، گەلێک نیشانەی جۆراوجۆر باس لەوە دەکەن کە نەتانیاهۆ هەوڵەدات پێی حزوری زیاتری نظامی ئەمریکا بەرەو ناچەکە بکاتەوە تا لە ئەگەری ڕوودانی وەها شەڕێکدا سەرکەوتنی خۆی زەمانەت بکات. لەمڕۆوە تەحریکاتی ئیسرائیل بۆ ڕاکێشانی کۆماری ئیسلامی بەرەو ڕوودانی وەها شەڕێک کە تیرۆرکرانی ئیسماعیل هەنیە لە تاران دەتوانێت یەکێک لە بیانۆکانی بێت دەبێ بە جددی بگیرێت. کۆماری ئیسلامیش کە لەبەر تیرۆرکرانی هەنیە خۆی بارکدار دەزانێت تا تۆڵەی کوژرانی لە ئیسرائیل بکاتەوە، بۆ پشتڕاستکردنەوەی لە ژێرباری ئەم سوکایەتیەدا دوور نییە کە دەست بداتە
ماجەراجوویەکی نظامی. ماجەراجوویە شەڕەنگێزەکان لە هەردوو لاوە هەندێک جار تەنانەت سەرڕای مەیلی یەکێک لە لایەنەکان دەتوانێت ببێتە شەڕێکی وێرانگار لە نێوان ئەو دوو دەوڵەتەدا. وەها شەڕێک بەرتەسک بێت یان بەرین و درێژماوە دووکەڵەکەی دەچێتە چاوی خەڵکی ئێران و ئیسرائیل و لوبنان و سووریە و سەرجەم ناوچەکەوە و بێگومان زیانە ئینسانی و مادیەکانی ئەم شەڕە کارە ساتبار دەبێت. سیاسەتی دەرەوەی کۆمارە ئیسلامی کە لەلایەن شەخسی خامنەییەوە دیاری دەکرێت و لە ڕێگای باڵی قودسی سپای پاسدارانەوە بەکردەوە دەردێت، کۆمەڵگای ئێران بەرەو کارە ساتێک پاڵ پێوە دەنێت کە چی وای کەمتر نابێت لە شەڕی 8 ساڵەی ئێران و عێراق. ئەگەر ئەم ڕژیمە بە داسەپاندنی هەژاری و دەیان خەساری کۆمەڵایەتی ئازاردەر ژیانی ئەم خەڵکەی بەرەو نابوودی بردووە، دوور نییە کە وەک ئاخرین هەوڵەکانی بۆمانەوە بەرەو پیری وەها شەڕێک بچێت. بەرگرتن لە وەها شەڕێک تەنیا بە توندبوونەوەی خەباتی سیاسی و سنفی و پەرەدان بە چالاکی مەدەنی و کۆمەڵایەتی و حزوری چالاکانەی خەڵک لە گۆڕەپانی سیاسەتدا ئیمکان پەزیرە. هاواری نابۆ شەڕێک کە لە هەموو لایەکەوە کۆنەپەرستانە و دژی خەڵکیە دەبێت لە هەموو شوێنێکی ئێراندا دەنگ بداتەوە. نابێ ئیجازە بدرێت کە ژیانی ئەمڕۆ و سبەینێ خەڵکی ئێران ببێتە قوربانی ماجەراجوویەکانی دوو دەوڵەتی دەستەڕاستی لە ئێران و ئیسرائیل.